35 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 15 ساڵی 1984 هێزی چەکداری پەکەکە لە ژێرناوی هێزی ڕزگاری کوردستان خەباتی چەکداری بە فەرماندەی مەعسووم کۆرکماز ناسرا و بەعاگی دژ بە تورکیا دەست پێ کرد. بۆ یەکەم جار لە ناوچەی دهەی سەرباز سێرت و شەمزینانی باکووری کوردستان چالاکی چەکداری بەڕێوە چوون کە بووە هۆی سەرەتای شەڕێکی دوور و درێژ و تا ئێستاش بەردەوامە. کۆمیتەی بەڕێبەری پەکەکە ڕاگەندراوێکدا بە بۆنەی 15 ئابەوە دەڵێت لە شەڕی 35 ساڵەی گەریلاکانی لەگەڵ تورکیا نزیکەی 50,000 گەریلا گیانیان لەدەستداوە و چەندین هێندە زیاتریش بریندار بوون. هەروەها سەدان هەزار کەسیان لێ زیندانی کراوە. پەکەکە ئاماژە بە دەستکەوتەکانی خەباتی چەکداری خۆی دەکات و دەڵێ پێشکەوتنەکانی پرسی کورد لە تورکیا و سووریا ئەنجامی ئەو خەباتێ و پێی وایە پەکەکە لە دەستکەوتەکانی باشووری کوردستانیشدا کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەبووە. پەکەکە لە کاتێکدا یادی 35 ساڵی خەباتی چەکداری خۆی دەکاتەوە کە تورکیا هەموو توانە سەربازیەکانی لە هێزی زەمینی و ئاسمانی لە دژی خستووەتە گەڕ. لە ماوەی ساڵی ڕابردووشدا زۆرترین فشاری بۆ سەر پەکەکە دروست کردووە و دەیان کیلۆمەتر خاکی هەرێمی بۆ شەڕی گەریلاکانی بەزاندووە. هەر لەم ماوەیەشدا چەندین سەرکردەی دیار و دەیان گەریلای پەکەکەی بە هێرشی ئاسمانی کردەوە تا مانج بە درێژایی 35 ساڵی ڕابردوو. فشارەکانی تورکیا بۆ سەر پەکەکە بەم ئاستەی ئێستا توند و کاریگەر نەبوون. پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ساڵی 1970 بە ڕێبەرایەتی عەبدوڵڵا ئۆجەلاندا مەزراوە. لە ماوەی 41 ساڵی دروستبوونی پەکەکەدا چەندین جار هەوڵی ئاشتی و ئاگربەست لەگەڵ حکوومەتی تورکیا هاتوۆتە ئاراوە کە گرنگترین پرۆسەی ئاشتی ساڵی 2013 بوو. لە ئاهەنگی نەورۆزی شاری ئامەد لە ساڵی 2013دا پەیامێکی ئۆجەلان خوێندرایەوە کە داوای کۆتایهێنان بە شەڕ و کشانەوەی گەریلاکانی پەکەکەی ناوشارەکان و دەستپێکردنی گفتوگۆی ئاشتی لەگەڵ حکوومەتی تورکیا کرد. هەرزوو پەکەکە پابەندی بە پەیامەکەەوە ڕاگەاند و بۆ ماوەیەکی درێژ گفتوگۆی نێوان حکوومەتی تورکیا و نوێنەرانی کورد بەڕێوە چوو کە تیایدا ئۆجەلان لە زیندانەوە بەشداری لە گفتوگەکاندا کرد. بە درێژایی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی تورکیا حکوومەتەکەی پارتی دادوگەشەپێدان و ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکوەزیرانی تورکیا یەکەم هێزی دەسەڵاتداری ئەو وڵاتە بوون کە بە شێوەیەکی جددی هەنگاویان بۆ پرۆسەی ئاشتی لەگەڵ پەکەکە هاویشتووە، بەڵام دوجار نەگەیشتە ئەنجام و جارێکی دیکە شەڕ دەستی پێکردەوە. عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەری زیندانیکراوی پەکەکە پێی وایە پرسی کورد بە ئاشتی چارەسەر دەکرێت. لەو چوارچێوەیەشدا هەفتەیەک لەمەوبەر پەیامێکی نوێی لە ڕێگەی پارێزەرەکانیەوە ئاراستە کرد و جارێکی دیکە نیگەرانی پیشاندا لە بەردەوامی شەڕی نێوان پەکەکە و تورکیا و سووربوونی خۆی لەسەر هەوڵدان بە ئاشتی دووپات کردەوە. ئۆجەلان جەختی لەوە کردەوە شەڕ کێشەکان چارەسەر ناکات و بەردەوامی شەڕ باجی قورسی دەبێت. هەروەها ڕایگەیان دەتوانێت لە ماوەی هەفتەیەکدا کۆتایی بە شەڕ بهێنێ. هاوکات داوای لە دەوڵەت و دەسەڵاتدارانی تورکیش کرد هەنگاوی پێویست لەو بارەوە بنێن.